زۆر ڕاهێنەری جیهان داهێنان لە تۆپی پێدا دەکەن لە نێو یاریگادا، بەڵام زۆر نین ئەوانەی سەرکەوتوو دەبن. یەکێک لە شارەزاترین و باشترین داهێنەرەکانی تۆپی پێ بێگومان کارلۆ ئەنچلۆتی ئیتالیە. بەگشتی تاقیکردنەوەکان سەرکەوتوو نابن لەبارەی گۆڕینی شوێنی یاریکردنی یاریزانانی تۆپی پێ. بەم پێیەش زۆر جا دوای شکستێنانی تاقیکردنەوەکان ڕاهێنەران تووشی ڕخنە دەبنەوە، بەڵام ئەنچلۆتی و تاقیکردنەوەکانی لەو بابەتا بێبەرین. لە زۆر حاڵەتدا بەهۆی باردۆخی تیپەکەی و پێکانەکانیەوە ڕاهێنەرە ئیتالیەکە داهێنانی کردووە بە دانانی یاریزانان بۆ شوێنی جیاواز و لە زۆربەی ئەو حاڵەتانەشدا تا ڕادێکی باش سەرکەوتوو بووە و هەر لەیانی ڕیال مەدرید چەندین نمونەی پێوەست بەو بابەتەوە بوونیانەیە. ئامادەنەبوونی یاریزانانی وەک ئێدێر میلیتاو، داڤێت ئەلابا، ناچۆ هۆکاری ئەوە بووە کە کارلیتۆ لەگەڵ ڕۆدیگێر لە هێڵی بەرگری پشت بە چوامێنی ببەستێت لە یاریەکەی بەرامبەر ئۆساسۆنا و یاریزانە فەڕەنسیەکەش بە تەواوەتی سەرکەوتوو بوو لە ئەرکەکەی و یاریزانێکی دەرکرد کە پێشتر یاریزانی دڵی بەرگری بوو بێت و ئامارەکانی سەرزۆر هێنەر بوون. بەڵام ئەمە یەکەم جار نییە ڕاهێنەرە ئیتالیەکە تاقیکردنەوەی سەرکەوتوو ئەنجام بدات. پێشتریش ئەم کارەی ئەنجام داوە. سەرنجڕاکێشترینیان لە ساڵی ڕابردوودا بەکارهێنانی کاماڤینگا بوو لە بەرگری چەپدا. وەرزی ڕابردوو چەندین یاری لە هێڵی بەرگری چەپدا ئەنجامدا و ئەم ساڵی ژاریەکانی جیرونا و ناپۆلی جارێکی دیکە لە هەمان شوێن یاری کرد و باشترین ئاستی لە باڵی بەرگریتا بووە. یەکێکی تر لەو یاریزانانی ئەنچلۆتی شوێنی یاریکردنی گۆڕیوە. فێدریکۆ ڤالڤێردیە، یاریزانە وەرەگۆیەکە شوێنی سەرەکی یاریکردنی هێڵی ناوەندە، بەڵام وەرزی پێشوو ڕاهێنەرەکە داهێنانەکانی کرد و زۆرجار لەبارەی ڕاستی هێرشبەری پشتی پێدەبەست. ئەمەش وای کرد وەرزی پێشوو لەگەڵ یانی شەهانەیەکێک بێت لە گۆڵکارەکانی یانەکە بە تۆمارکردنی 13 گۆڵ. لە هێنانێکی تری ئەنچلۆتی بەکارهێنانی جود بیلینگهامە وەک هێرشبەری شاراوە. یاریزانەکە لە هێڵی ناوەند یاری دەکات، بەڵام یەکێکە لە باشترین گۆڵکارەکانی ئێستای جیهان بە جۆرێک لە هەژیاری سەرەتای لە لیگادا 8 گۆڵی تۆمار کردووە. ئەمە لە کاتێکدایە وەرزی پێشوو لە بوندسلیگا بە تەواوی وەرزەکە و بە 30 یاری گەیشت بەو ژمارە گۆڵە.